مافیای دەسەڵاتداری ئێران بناسین. ڕۆژی جومعە 22 مانگی ڕێبەندان ئیبراهیم ڕئیسی ئەندامی هەیئەتی مەرگ لە کوشتاری شۆڕژگەران و نێیارانی کۆماری ئیسلامی لە ساڵی 1960 و سەرکۆماری ڕەژیم لە مۆسەلای تاران سۆخەڕانی دەکرد. ئەو کە لە 43 هەمین ساڵی داسەپانی ڕژیمەکەی بەسەر خەڵکی ئێراندا قسەی دەکرد، وەک هەمیشە دەستی کرد بە وتنی درۆی شاخدار. یەکێک لەو درۆیانە کە مریشکی کوڵاوی وە پێکەنین دەخست ئەوە بوو کە ڕژیم گەندەڵی و زوڵمی بۆ قبول ناکرێت. سەبارەت بە ستەمکاری ئەم ڕژیمە دیکتاتۆر و چەوسێنەرە بێڕوحمە گەلێک وتراوە و قوڵایی گەندەڵێکەشی زۆر جار بە فاکتی جێگای متمانەوە لە قەودراوە. ئەم وتانە لەلایەن ئەم قاتڵە ساویلکەوە لە بارودۆخێکدا وتراکە فایلی سەوتی لە قاودراوی گەندەڵی و پەیوەندی مافیایی لە باڵاترین ئاستی سپا وەک دەسەڵاتداری سەرەکی ئێرانی دیکتاتۆر لەدراو لە مێدیا و تۆڕە کۆمەڵایەتەکاندا بە شێوەیەکی بەرین بڵاو بۆتەوە. بەشێکی بەرینی ئەم فایلە دانیشتنی نەهێنی وتوێژی محەممەد عەلی جەعفەری فەرماندەی وەختی سوپای پاسداران و سادق زۆڵقەترنیان ناسراو بە میرزا حەسەن جێگیری پێشووی اقتصاد و سازندگی سوپای پاسداران لە ساڵی 97 سەبارەت بە گەندەڵی هێزەکانی پەیوەندیدار بە هێزی قودسی سوپا بۆنیاتی تەعاونی سوپا و شارەداری تارانە. لەم فایلە سەوتیەدا بە ڕۆڵی ڕاستەوخۆی محەممەد قالیباف شارەداری ئەو کاتی تاران و سەرۆکی ئێستای مەجلسی ئێران قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی هێزی قودسی سوپا جەماڵەددین ئابرومەند جێگیری ئەو کاتی هەماهەنگی سوپا و حوسێن تائب بەرپرسی ئیتلاعاتی سوپا لە پەروەندەی گەندەڵی ئاماژەکراوە. لەم فایلە سەوتیەدا سادق زۆڵقەدرنیا دەڵەکە محەممەد باقری قالیباف شارەداری ئەو کاتی تاران داوای لێکردووە کە گوم و گۆڕبوونی 8,000 میلیارد تمەن بە شێوەیەک جێبەجێ بکات. ناوبراو بە جەعفەری دەڵێت وتم هەموو ئەم کارانە خەلافن. قالیباف هاتە بەر مزگەوتێک کە لە ماڵی من و ئەو نزیکە وتی ئەمە ئیمزا بکەن. وتم ئەوە خەلافە، هەم بە زەرێری منە هەم بە زەرێری تۆ هەم بە زەرێری جەعفەریە، من ئیمزای ناکەم. وتی دانیشتنێک دابنێ. پاشان دانیشتنێکی دانا. بە قالیبافم وت تۆ 8,000 میلیارد تمەن پارە لە جیاتی ئەوەی کە بیدەی بەڕەسا شرکەتی سەر بە هۆڵدینگی یاس داوتە بە پرۆژەی پێژۆکان. بەڵام پێژۆکان خۆی هی هێڵدینگی یاسی سەر بە بنیادی سپا نییە. قالیباف وتی ناوی ئەوانە مەهێنە. تێکچوو. قاسم سولەیمانی وتی کە قالیباف جنێوت پێدەدات. وتم چی بکەم؟ جنێوخۆرێکی باشین. فەرماندەی ئەو کاتی سپال لە بەشێکی دیکە لەم فایلە سەوتیەدا بە زۆڵقەدرنیا دەڵێت کە قاسم سولەیمانیش لەو هەڵسو و کەوتانەی کە لەگەڵ قالیباف کراوە ناڕەحەت بووە وتی چۆتە لای خامنەیش سکاڵای کردووە. وا دیارە جەعفەری لەم بارەوە بە سولەیمانی وتووە. سولەیمانی وتی کە وەها هەڵسو و کەوتێک نابێت لەگەڵ حفاظەتی ئیتلاعاتی سپا و یاس بکرێت. وتم قاسم ئەم قسانە بە من مەڵێ. مەسعود مێهردادی ئەو هەموو پارەیەی بەیتۆڵماڵی بە بڕیاری بێناورۆک حیف و میل کردووە، نابێ وەڵام دەرەوە بێت. شرکەتی گروپی گەشەی ئابووری یاس ناسرا بە هۆڵدینگی یاس باسکی سەرەکی بنیادی تەعاونی سوپا بوو کە لە بواری خزمەتگوزاری واسەتەگەری و مسکەندا چالاکی دەکرد. ئەم هۆڵدینگە لە ڕاستیدا ڕۆڵی خەزێنەی هێزی قودسی سوپای هەبوو. هۆڵدینگی یاس دوای دەرکەوتنی گەندەڵیە بەرینەکەی کە بوو بە هۆی دەست بەسەرکرانی هەندێک لە بەڕێوەبەرانی لە ساڵی 96دا هەڵوەشایەوە. ڕقەمی یەکێک لە پەروەندەکانی گەندەڵی ئەم هۆڵدینگە 13,000 میلیارد تمەن ڕاگەندراوە. سادق زۆڵقەدرنیا لەم فایلە سەوتیەدا دەڵێت کە عەلی خامنەیی پاش بیستنی حیف و میلکرانی پارەکان فەرمانی داوە کە ئامانجی سەرەکی دەبێت یارمەتیدان بە هێزی سوپای قودس بێت و لەسەر ئەم ئەساسە پێویستە سەرچاوە ماڵیەکان 90% بۆ هێزی سوپای قودس تەرخان بکرێن و 10% بۆ سوپا. لەم فایلە چەند ئاماژەیەکیش بە ڕۆڵی حوسێن تائب سەرۆکی سازمانی ئیتلاعاتی سوپا لەم پەیوەندیە مافیایە و پشتیوانی ناوبراو لە گەندەڵیەکانی قالیباف کراوە. سادق زۆڵقەدرنیا لەم بارەوە دەڵێت بەدبەختی ئێمە ئەوەیە کە ئیتلاعاتی سوپا کە دەبێت پشت بگرێت دێت 5% دەدا بەمیان و 5% دەدا بەویان. پێی وایە بە پارە هەڵ دەبێت. تائب پێی وتم کە تۆ دەتەوێت ئاغای خامنەی خراپ بکەیت. وتم من لەگەڵ ئاغا ڕەفیقم. ئەم تیمە مافیایە کە ژمارەیەکی کەم لە کردەوەکانیان لەم فایلە سەوتیەدا ئاماژەی پێکراوە بانک و ناوەندی ماڵی بەهێز بۆ بەڕێوەبردننی پرۆژەکانی خۆیان دادەمەزرێن.
یەکێک لەو ناوەندانەی کە کاربەدەستان لە گەندەڵیەکەیدا ڕۆڵی سەرەکیان گێراوە دامەزراوەی ماڵی و اعتباری سامن بووە کە دواتر لەگەڵ بانکی ئەنسار تێکەڵ بوو. بانکی ئەنساری ساڵی ڕابردوو لەگەڵ 4 بانکی نظامی دیکە تێکەڵ بە بانکی سپاه بوون. لە بەشێکی دیکەی ئەم فایلە سەوتیەدا بەرپرسی دەفتەری جعفەری ڕێزۆمەی یەکێک لە دۆستانی قەدیمی بە سادق زۆڵقەدرنیا دەدات کە لەو کاتدا کارمەندی بەشی واردات و سادراتی وەزارەتی دیفاع بووە و داوای لێ دەکات کە پیشەیەکی بۆ بدۆزێتەوە کە زۆڵقەدرنیات قبوڵی دەکات. بەرپرسی دەفتەری جعفەری دەڵێت کە دۆستێکی کە لە دەورانی بەسیجی خوێندکاریەوە دەیناسێت لە فروشگاکانی ئێتکا کار دەکات، بەڵام ئەم فروشگایانە ئێستا بەدەست ئەرتەشەکانەوەن کە لە هیچ حاڵی نین و ژمارەیەک هێزی بەسیجی سەردەمی زاکانی ئەلان لە فروشگاکانی ئێتکان و دەبێ سپا دایمەزرێنێت. دزەکردنی ئەم فایلە 50 دقیقەیە لە کاتێکدا کە دانوستانە ئەتۆمیەکان لە ڤیەن بەرەو ئاراستەیەک دەڕوات کە سەرنجامێکی بێت ئامانجێکی تایبەتی لە پشتە. بەڵام بە هەر حاڵ خەڵکی ئێران دەبێت لە ڕووی ئەم بەڵگە لە قاودرانەوە بزانن کە لەگەڵ چ ڕژیمێکی لە ناوخۆوە شپرزە و لاواز بڕەوڕون. کاربەدەستانی گەندەڵی سپا و کەسانێک کە لەم فایلە سەوتیەدا باسییان لێ دەکرێت ئێستا باڵاترین و سەرەکیترین پۆستەکانی بڕیاردان و ئەمنیەتی کۆماری ئیسلامیان بەدەستەوەیە و هەر بۆیە لە هەر جۆرە زەبرێک پارێزراون. بەڵام ئەگەر کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بتوانن لە دەرفەتێکی مێژوویدا کۆماری تاددان نقمی گەندەڵی بڕوخێنن، کێوەکانی زانیاری نهێنی دەکەونە دەستی خەڵکەوەکە دەتوانێت بۆ درێژەی شۆڕشی جەماوەری پێشبینی کراو یەکجار بە کەڵک بێت.